شنیار هونەری تەمەن 21 ساڵ ئەو ژنەی لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە سوتا و دوای 5 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانەی سوتاوی سلێمانی بەهۆی زۆری ڕێژەی سوتاویەکەی گیانی لەدەستدا. پۆلیس و بەڵگەی تاوان لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە دەست پێ کردووە. پارێزەری کەیسی سوتانی شنیاریش باز لەوە دەکات ڕێکاری یاسایی پێویست بۆ هەر شتێک پەیوەندیدار بێت بە تاوانەکە گیراوەتە بەر. بەداخەوە شنیار گیانی سپارت کارەساتێکی کەموێنەیە، ئەنجامدانی تاوانێکی کەموێنەیە و ئێمە ئێستا لە بەردەم مامەڵەکردنەی لەگەڵ تاوانێکا کە چۆتە ناو دڵ و ویژدان و دەرونی هەمووی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەرچی پەیوەندیدار بێ بە کەیسەکە ڕێکاری لێکۆڵینەوەی تونند و ورد تا ئێستەش لەسەر کەیسەکە بەردەوامە و بەردەوامی دەبێت جێی دەستخۆشیەکە جیهاتی تحقیقی بە شێوەیەکی باش و ورد ڕێکۆڵینەوەیان کردووە تا ئێستا و لە لێکۆڵینەوەکانیشیان بەردەوامە. تۆمەتباری سەرەکی ڕووداوەکە دەستگیر کراوە و شنیار بەڕەحمەت بێ ئیفادەی وەرگیراوە، ئیفادەی سەرەتایی و پاشکۆژی وتەیشی وەرگیراوە و چۆنیەتی ئەنجامدانی تاوانەکەی گێڕاوەتەوە. ئەمە بۆ ڕێکارەکانی لێکۆڵینەوە کارێکی باش بووە کە توانیویانە بەو دەست و بردیە وتەی مەجنا عەلەیی وتەی تاوان لێکرا وەربگرن و بەشێک لە گرتە ڤیدۆیانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەتەوە بەشێک لە گردە ڤیدۆیەکان بەشێکە لە ئیفادەی ناودۆسیەکە کە شنیار داوێتی. دوای گیان لە دەستدانی شنیار تەرمەکەی دوای ڕێکارە یاساییەکان لە پەیمانگای پزیشکی دادی سلێمانی ڕادەستی کەسوکاری کرایەوە. دواتر گەڕێنرایەوە بۆ زێدی خۆی لە قەزای سەی سادق لە ڕێوڕسمێکدا لە گۆڕستانی قەزاکە بە ئامادەبوونی کەسوکار و بنەماڵە و هاوڵاتیانی ناوچەکە بە خاک سپێدرا. نازانم بڵێمشی ناخی هەژانین بە تاوەتی بۆ هەموو کەسوکار بۆ هەموو شارەکەمان بۆ هەموو کوردستان قسەی ئێمە ئەوە هەیە داواکەین لە داون دەستگا چەند دەستخۆشییان لیەکەین بەڕاستی لە ئەرکی خۆیان نامەزبوو جدی بوون کەم تەرخەمیان نەکردە لە ئیشەکانە دەستخۆشییان لیەکەین. ئیتر داواکارم لە یاسا و لە حکوومەتم بەسای یاسایی خۆی بگێ لەبەرەوە داواکارم هەل لێرەوە لەسەر گۆڕی بێتاوان لەسەر گۆڕێکی پەپولەیەک داواکارم لە یاسا کە یاسا سەروەر بێ و حەقی زۆڵم لێکرا و نەفەوتێ بە گوێرەی یاسایی بدرێ بەسەر کەسی بکوژە و لە هەمان کاتە ئێمە وەکو کەسوکاری شنەی کۆچ کردو لەگەڵ بنەماڵی کوڕا هیچ کێشەیەکمان نییە لەبەر ئەوە ئەوانیش لەوانەیە بە ئەندازەی ئێمە خەمخۆری ئەم کارەساتە دڵتەزێنە بن. شنیار هونەری تەمەن 21 ساڵ لە شەوی هەژدە لەسەر 19 شوبات لە شاری سلێمانی بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە سوتا و بەهۆی زۆری ڕێژەی سوتاوی جەستەی دوای چەند ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. دوای خۆشی دوو منداڵی بەجێ هێشتووە، یەکێکیان تەمەنی 4 ساڵە و ئەوی تریان تەمەنی 2 ساڵە. پۆلیس و لایەنە پەیوەندیدارەکانیش لەسەر ڕووداوەکە لێکۆڵینەوەی چڕیان دەست پێ کردووە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، قەزای سەی سادق.